الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وأصحابه أجمعين. مسلمانانی بەڕێز، پێم خۆشە ئەم جارەیان باسی بابەتێک بکەین کە زۆر گرینگە لە نێوان مسلماناندا. بابەتێکە بەڕاستی دەبێتە هۆی ئەوەی کەوا مسلمانان یەکتریان خۆش بێت، دەبێتە هۆی بەهێزکردنی برایەتی لە نێوان مسلماناندا. ئەمیش بریتیە لە بڵاوکردنەوەی سەلام لە نێوان مسلمانان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت: السلام اسم من أسماء الله تعالى. سلام ناوێکە لە ناوەکانی خوای پەروەردگار، فأفشوه بینەکم، ئێوەش لە نێوان خۆتاندا بڵاوی بکەن. لە فەرمودەیەکی داهاتوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆشەویستی نێوانمان، چونە بەهەشتمان، تەواوبوونی ئیمانمان هەمووی بەستۆتەوە بە سەلامبوونی. ئەفەرمێ: وەلەذی نەفسی بیەدی، سوێن بەو کەسێک کە گیانی موحەممەدی بەدەستە عەلەیهی سەڵات وەسەلام، لا تدخلوا الجنة حتى تؤمنوا، ئێوە ناس نەباشتەوە هەتا وەکو ئیمان نەهێنن، ولا تؤمنوا حتى تحابوا، و ئیمانیشتان کامل نییە و ئیمانتان تەواو نابێ تا وەکو یەکترتان خۆش نەوێ. ئەوەلا ئەدلکم على شيء إذا فعلتموه تحاببتم، ئایا ئەتانەوێ شتێکتان پێ بڵێن ئەگەر ئەنجامتاندا یەکترتان خۆش بێ؟ ئەفشوا السلام بینەکم، ئەفەرمێ سەلام بڵاوکەنەوە لە نێوان یەکتردا، سەلام لە یەکتر بکەن ئەچنە بەهەشت، سەلام لە یەکتر بکەن یەکترتان خۆش ئەوێ، سەلام لە یەکتر بکەن ئیمانتان کامل دەبێت. ئەو هەموو فەزڵەی هەیە تەنها بەوەی ئێمە کە گەیشتنە برایەکی مسلمانمان سەلامی لێ بکەین. ڕۆژێکیان پیاوێک هاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، فەرمووی: یا رەسوول الله صلی الله عليه وسلم، ئەی الئیسلام خەیر، چ شتێک لە ئیسلامدا خێرە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی: تطعم الطعام، خواردن ببەخشی بە فەقیران، وتقرأ السلام على من عرفت ومن لم تعرف، سلام بڵاو بکەی و سلام بکەیت لەو کەسێک کە دەیناسی و سلام بکەیت لەو کەسێک کە نایناسی. گرنگ نییە ئەو کەسە دەیناسی یان نایناسی، گرنگە بێت سەلامی لێ بکەیت. برایەکی مسلمانی خۆتدا بەلای تێهۆڕ بێ ئەسەلام عەلەیکم، سەلامی لێ بکە، ببە ئەهلی سەلام، نامەکاری لە خوای پەروەردگار وامان لێ بکە، ببینە ئەهلی سەلام و سەلام لە یەکتر بکەین، سەلام بڵاو بکەینەوە لە نێوان مسلماناندا. خوای پەروەردگار هیدایەتمان بدە و ئاخیرمان خێرکە. الحمد لله رب العالمين. ومن أحسن قولا